دانیشتنی پەرلەمان کرا. من لەو هێزانە پرسم کە بەشێکیان دۆست و هاوڕێن وەختی خۆی نیگەران بوون لەوەی کە پێمانەوتن مەچن چوونیەوە بۆ پەرلەمانە چی لە ژیانی خەڵک گۆڕێەوە سوودی ئێوە چی بوو ئێوە کاڵن گرنگە لەوە مووقیفتانە بێت چییە نی مووقیفەکە چیە وە خەڵک سێ مانگە موچەی وەرنەگرت و بزانم ئێوە بەشداریتان کرد چی لە مۆزوع بەڕە دێن لە بەردەم بینای پەرلەمان کۆنگرەی ڕۆژنامە نووسیەکەم بەڕاستی ئەوە ئۆپۆسیۆن بوون نییە یعنی ئەوە بە منی ژەکرێەوە تا منیژۆ تا کۆنگرەی سەحەفیەکە ئەوایە و هێزانی تری ژوایان بکردایە وجودی ئێوە لەوێت چییە نی چی گۆڕیوە فەرمو ئێوە چوون لە پەرلەمان بوون ئەوە موچە نادرێتی هەر قساکەن قسە خۆ لە دەریشەوە کرێ خۆ لێوە ڕێگە نادەن لەو قاعەکەش قسە بکەن ئەتان نێرن لە بەردەم بینای پەرلەمان قسە بکەن خۆ بەیانی کۆمەڵی دادگەریش دەتوانێت دوو کەسی بنێرێ لە بەردەم بینای پەرلەمان مایکدانێ و قسە بکە چییە چی لە بابەت گۆڕی بۆیە بەڕاستی ئەمڕۆ گەیشتنەوەی کە قەرارەکەی کۆمەڵی دادگەری قەرارێکە کابێ ئەندام و لایەنگران و خەڵکی کوردستانیش شانازی بۆ بکەن کە جۆرێک لەو پۆسیۆن بوون و ڕوبڕبوونەوەی تازێ ئەو هێزانی تری ژوایم کردیان توانین لە ڕێی عام لە دەرەوە هەندێکشت دروستکەن کام نیزامە نیزامێکی فەشەلەوە تا باڵژاردننی ژێمە بەشداریمان نەکرد قسە لەسەرەوەی ئەندامێک ڕۆیشتووە زۆر ئاساییە سێ ئەندامەکەی تری کۆمەڵی دادگەریش بچن هیچ لە مۆزۆ ناگۆڕێ ئەوەی گرنگە حیزبەکە ئیرادەکەی تەسلیم نەکرد و قەراری داوە کە نەچێ ئیتە خەڵکی ترەچێ بەناویەوە با بچێت چییە بۆیە ئێمە لە کوردستان پێویستمان بە هێزێکی ئۆپۆسیۆنی جددیە لە مەیدانەکە بێ ئۆپۆسیۆنێک نەک بەڕاستی هەر قسە بکە و هەر غەدرمان لێکرا بێ پێمان بڵێ بڵە غەدرتان لێکراوە ئێمە خۆشمانی زانین حورمەت و ڕێزی زۆرم هەیە بۆ ئەندام و لایەنگرانی کۆمەڵی دادگەری ئێوە ئیشتە ڕاستەکەتان کردووە و دڵنیا بن بە نەتیجەی لە ناوگەلەکەتانی بن و سەربەرزە بن و هەمووانی کەچون ناو مەستەی بە نەتیجەی حراجیان بۆ بینێتەوە دیسانەوە ڕێز و سڵاو بۆ مامۆستا عەلی باپیر بۆ کۆمەڵی دادگەری ئێوە سەربەرزن ئەندامەکانیشتان بڕۆن بەڵام ئێوە بە نەتیجە بە ئەخلاق و بە ڕەوشت و بە چۆنەڵی بەستراتیش قەرارتان داوە نەچن و ئێوە بێ کولتورێکی ڕابێنن بەڕاستی بۆ ڕوبڕبوونەوەی ئەو خەڵکانەی کە ئەم حیزبانە پەروەردەیان کردوون کە ئیتر لەبەر مەساڵح و مادە پشکەنە هەموو مەبەدەئێکیان و دوا پارەکەون ئەمە هەنگاوێکە بە ڕوبڕبوونەوەی ئەو خەڵکانەش